بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دوا پێشهاتەکان دەکەین لەبارەی موچە هەروە نەوت و کۆمپانیا نەوتەکانیش تاوەکو ئێستا کە 76 ڕۆژ تێپەڕ بووە بەسەر موچەی مانگی 6 تاکو ئێستا چارنووسەکەی دیار نییە و 36 ڕۆژیش تێپەڕەوە بەسەر موچەی مانگی 7 تاکو ئێستا چارنووسەکەی دیارین بە باز لە جێبەجێنەکردنی ڕێکەوتنەکان و هۆکاریەوە چێک کە ڕێکەوتنەکان جێبەجێ ناکرد یاخود ئەو ڕێکەوتنەشکە کراوە کاتی ئەگەر جێبەجێش بکرێ و ڕێکەوتەکانی لەسەر خەڵکو و لەسەر بازار یاخود بۆچی لە داهاتی ناوخۆ لە نەوتی بە قاچاق ئامادەنین موچەیەک بدەن ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەدامین قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە ستودیۆ لەگەڵمانە کاوی تۆر بەخێر بن سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرتا قسەرە بکەین بە دیاریکرایی بۆچی موچەی مانگی 6 و 76 ڕۆژە نزیک دەبێتەوە لە 3 مانگ دواکەوتووە بە هەمان شێوە موچەی مانگی 76 ڕۆژی بەسەدا تێپەڕیوە بۆچی ئەوەندە دواکەوت لە کاتێکدا مانگی لەوبەر دێکتێگەشتێکیش کرابوو ئەنجومەنی وەزیرانی عێراق لە حەفتەی مانگە ڕابردوو پەسەندی کردن بەناوی خۆی بەخشندە میهرەبان سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بیسەران هەمووی ڕاستیدا من پێم وایە کێشە ئێمە لە هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا کێشەکان لە موچە قوڵتر و گەورەترن موچە دەرهاویشتەی کێشەکانی کێ یعنی کێشەکانمان کێشەی سیاسین کێشەی مێژوویین کێشەی جوگرافین کێشەی ئابوورین ئەمانە هەر هەمووی بەیەکەوە کەڵەکە بووە هۆکارەکەشی بۆ ئەگەڕێتەوە بەرپرسانی حکوومەتی هەرێم بە دوای چارەسەری بنەڕەتی و جەزریانە گەڕاون نەخۆشەکەوێت دکتۆر لە پێشا سەری نەخۆشیە مەترسیدارەکانیەکە مەسەلەن ئەگەر تووشی نەخۆشی سیل بوو بێ سیلی سیەکان هەر نەخۆشیێکی تری هەبێت تا سیلەکە چارەسەر نەکات چونکە ناتوانێت هەناسە بە کێشەی بۆ دروزە بێ ناچێ بەلای نەخۆشیەکانی ترە نایە بڵێ وەڵاهی تۆ مەسەلەن کێشەیەکی ترە هەیە لە گورچیلە تا باجارێ عیلاجی گورچیلەوە بۆ بکەین کێشەیە لە چاوتا هەیە بە عیلاجی چاوە بۆ بکەین لەو زەتێنێکە هەیە با بچین عیلاجی بکەین کە نەخۆشیێکی مەترسیدارتری هەیە کە پەیوەندی هەیە بە کۆندامی هەناسەدان و دەرەنجام نەخۆشەکە کوژێ ئەم برادەرانەی ئێمە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانیا پەیوەندیەکانی نێوان هەرێم و عێراق تووشی نەخۆشی سیلی سیەکان بۆ خەریکە خنکێ ینی کۆتایی پێدێ هاتوون بە دوای عیلاجی لەوزەتێ ناگەڕێن سیستەمەکە نەخۆشە بەتەواوی چۆنە سیستەمەکە بە کێشەکە لەوە گەورەترە مەسەلەن من پێم وایە تا ئێستا ئەوانەی بەرپرسانی هەرێمی کوردستانن لە خۆیان حاڵی نەبوون با لە دەستور گەڕین دەستور لە بارودۆخی کە نووسراوە بارودۆخێکی تایبەت لە عێراقا کورد پێشتر سیستەمی فیدراڵی نەبووە و بارودۆخێک بەسەر عێراقا هات دوای ڕوخانی ڕژێم یا با بڵێم پێش ڕوخانی ڕژێمیش دوای داگیرکردنی کوێت کورد هەرێمێکی خۆی هەبووە کاتێک کە ڕژێم مابوو دوای ڕاپەڕین باسک ئەم هەرێمە درێژەی کێشا زیاد لە 10 ساڵ مایەوە دواتر ئەنجا ڕژێم ڕوخا کە ڕژێم ڕوخا بەڵێ داوای فیدراڵی کرا و بە هەر حاڵ فیدراڵی لە دەستورا بۆ کورد چەسپا کە مافی خۆیەتی هەموو نەتەوەکان بۆیان هەیە بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن و گەلی کورد لە کوردستانی عێراق فیدراڵی هەڵبژێت ئەم فیدراڵیە ئێمە نەمانزانی چۆن و مارەسێ بکەین و چۆن بەندەکانی دەستور تایبەت بە هەرێمێکی فیدراڵ جێبەجێ بکەین کۆمەڵێک ئەنجومەن و یاسا و بڕیاری گرنگ هەبوو یا کۆمەڵێک خاڵی دەستوریمان هەبوو تایبەت بە هەرێم هیچمان لەسەر نەکرد نەهاتین جێبەجێکەین ئەومان جێبەجێ نەکرد هێشتا فیدراڵەکەمان بەکردەوە نەچەسپا بوو هاتین ڕیفرەندەممان کرد وتمان ئێمە دەوڵەتی سەربەخۆمانەیە عێراقەکەین بە دراوسەیەکی باش لەمەشیانە سەرکەوتوو نەبووین هەلومەرجەکە لەبار نەبوو کۆمەلگای نێودەوڵەتی بەگشتی بە یەکدەنگ دژی ئەو هەنگاوی ئێمە بوون کە ببینە دەوڵەتێکی سەربەخۆ بەجار لەوەشا سەرکەوتنمان بەدەست نێنا و دەرهاویشتەی زۆر خراپیشیە بوو هەتا ئێستاشی لەگەڵ بێ ئایا عێراق دراوسەیەکی باشە یان ئێمە عێراقین و لە عێراق ئاژین ئەمە پرسیارە جەوهەریەکەیە کابێ بەڕاستی سەڵاتدارانی هەرێم
کام سەڵاتدارانی هەرێم چووکە استراتیژی سەر و حیزبی دی و خۆم بە عێراقی نازانم لیسیشی هەیە باڵوژانی پەرلەمانی عێراق کێشەکە لێرەیە استراتیجێکی ڕوونیان نی ئەگەر تۆ بە دەستور مامەڵاکەی تۆ عێراقی و هەرێمێکی لە عێراقی فیدراڵ ئەگەر بەواقع مامەڵاکەی تۆ هەرێمێکی لە عێراق حقیقەتەکە ئەوەیە ئەمڕۆ ئێمە هەمومان عێراقین بەبێ بە شانازیشەوە عێراقی بین چە زۆر کەسێ دەماری کوردایەتیە جوڵێ وازانێ ئەمە زەرە لە کوردایەتیمانەدا کاکە ئێمە کوردین باشە لە ناوچەیە کاژین پێڵێن کوردستان بەڵام لە دەوڵەتێک کاژین پێڵێن عێراق ئەمێ عێراقی عەرەب نییە هەتا زۆر خۆی پێ سەغڵەتکەن هەندێک کەس کە لە سیاسەت و مێژوو نازانێ وازانێ کاڵێ عێراقین یانی عەرەبین عێراقی عەرەب نییە عێراق وڵاتێک هەر لە کتێبە قەدیمەکانی شاپیان و تو عێراقی عەرەب و عێراقی عەجەم یعنی عەرەب و عەجەم و ینی کورد لە مێژووی عێراقا هەر بووە ڕۆژگارێک بەغدا عەرەبێکی تیانە بۆ ئێستا پایتەختی عێراق لەبەرەوە کاڵێن عێراق جارێت تۆ دەماری کوردایەتی نەجوڵێەوە بزانی تۆ ئێمە بین بە عەرەب و من عێراقی نیم ئەوە خاڵێکی گرنگە بیزانی وەک واقعژی تر بە زۆر ئینگلیزی ئەمریکاندووە بە عێراقەوە بووین ئەمری واقعەوە ئێستا ئەمریکا و هەموو کۆمەلگای نێو دەوڵەتێڵی عێراقین و دەسوورە لای عێراقین لەبەرەوە نابێ شەرم لەوە بکەین ئێمە عێراقین عێراقی کورد و عەرەبە هی تورکمانە هی ئەوانەیە کە تیاژین ئەمە خاڵێک لە هەموو دنیا شوایە هەموو زۆربەی وڵاتانی دنیا کۆمەڵێک نەتەوەی تایە هەمویان پێکەوە کاوڵاتیەژی بەدەستور عێراقین و فیدراڵین و وەرە بەم نەفەسەوە ئیشکە تۆ بن عێراقی مافم هەیە لە عێراقا داوایەکەم ئەمە لە جێ خۆی بەڵام هەمان کات دەستوریش پێ دەڵێ مادام تۆ عێراقی مافت هەیە لە عێراقا ناکرێ پارەی نەوتی بەسرا بۆ تۆ بنێرن بەس تۆ داهاتەکەی خۆ دینارێک تەسلیم نەکی ئەگەر پێشت وایە عێراقی نی عێراق دراوسەیەکی باشە فەرموو کوا دەوڵەتە کوردیەکەت ڕاگەێنە دەرەنجامی ڕیفراندۆمەکە ڕاگەێنە ئەگەر پێت دەکرێت یارمە چۆ بۆ بەغا کاکە خۆ بەغاڵێ هەر کەس نەماڵی خۆی دانیشێ تۆ نەوت و داهات و غاز و هەموو شتێکت هەیە بۆ خۆت موچەی خۆت بدە و من حەقم نییە بەسەر تۆ شەقم نەبێ بەسەر منەوە پێشتر نووری مالیکی خۆ ئێستا وتەکانی هەمووی ماوە کاکاڵێن نەوتەکە دەرمێنن ئێمە بودجەتان بۆ نێرین با بمێنێتەوە هینەوەکانی داهاتووە کە معلومە یانین ئەو سامانە سروشتیانە ئەمانە هی نەوەکانی ئێستا و نەوەکانی داهاتووشە هەموو یەتوانێت ئیسفادەی لێ بکە ئەمەیە پێڵێن بەس بۆ کارەکەی چێکاگوتوری سە بەغدانی هێشت و هەرێم مافە دەستوریەکانی جێبەجێ بکە یاخود هەرێم لە فیدراڵێتەکە زۆر ڕۆشتووە ئێستا هەموو کێشەکان کەڵەکە دیارترینیان ئێستا تووشێم دەردە بووە کە باسم کرد ئەگەر هێرەیەم جارێت ماوەی هەرەویست وەکو دەوڵەت مامەڵە بکاو لە عێراق جیابێتەوە لەبەرەوە بە دوای ئەو مافە دەستوریانە ئەنە ئەڕۆی لەوە سەرکەوتو نەبوو دواتریش ناچێوەکو عێراقیەک داوا بکە بە پێی دەستور ئەوانەی ئیلتیزامە لەسەر هەرێم جێبەجێکە و ئەوەی لەسەر بەغاشە بە زۆر فشاری لێ بکەین تابیکە هەرێم ئەمەش ناکە هەرێم بۆ نەوت ڕادەست ناکە یعنی ئەم دواخستنەی بۆ چییە بەغداڵێ گەر خۆت داهاتی خۆت بە شتەکان وچەی لێ بدە و باە بۆ لای ئێمە مەش ناین بۆ لای تۆ کەس نەماڵی خۆی کە هاتووی داوا لە منەکەی من نزیکەی ملیارێک دینارە بۆ بنێرم تریلیۆنێک ببورە نزیکەی 1000 ملیۆن تریلیۆنێکە بۆ بنێرم تۆ بێ داهات تەسلیمکەی کامەناکەی من بۆ نانێرم زۆر ڕوونە بەڵێ هەڵێم هەرێ مەڵێ کاکە ئێمە نەوتمان هەیە تەسلیمکێکی ئەم تەسلیمکردنی نەوتە ڕۆژێک دوو ڕۆژ دەڕۆژ مانگێک دوو مانگ چوار مانگ هەرێم مانگێک کەرەکەوتنەکە کراوەمان هەرێم ئێوێ کات کوژێ جارێ هەرێم بڕیار لە شتێکەدا کە خۆی بەتەنیانە مە لە فینەوە سێلان تحکومی تیاکە باشە حکوومەتی عێراقیە تەڕەفێکە هەرێمی کوردستانە تەرەفێکە کۆمپانیەکانە تەرەفێکە هەرێمی کوردستان بە گرێبەستێکی قانونی ڕسمی ئەم نەوتەی داوا بە کۆمەڵێک کۆمپانیا بەڵێ کۆمپانیەکانی حیزبەکان شەریکن حیزبەکانی دەسەڵات لەو کۆمپانیانە شەریکن قسەی تیان نییە بەڵام موهیمەوەی بە ڕسمی دراوە بە کۆمەڵێک کۆمپانیا ئەم کۆمپانیاڵە من گەڕاوم بە شوێن نەوتە نەوتم دەرهێناوە مەسرەفێکی زۆرم کردووە پارەم لاتانە ئەبێم پارانم بنەوە ئێستاش پارەی دەرهێنانی نەوتەکەمەوێ ئەجا نەوتەکە هەندێکی دوورە لە شوێنی بۆریەکەەوە کاڕوا بۆ تورکیا گواستنەوەی لەوێ بۆ بۆریەکەی ئەم مەسرەفاناکە لەبەرەوە نەوتەکە لای منە من نایدەم ینی کۆمپانیەکە حسابە وەکوە ئەمەڵکێکیشکە بێت تۆ فرۆشت بێتر هی تۆ نەماوە هی کۆمپانیایە هەرم چۆ لەگەڵ بەغاوە بڕیارماندا هەموو نەوتەکە ڕادەستی تۆکەن بەس کۆمپانیەکان نایدەن هەرێم خۆش ێزانەیە کۆمپانیەکان کێشەن ڕێگرن بەزێوێ هەم خەڵک چاوەشی خۆشە کۆمپانیەکان دەستیمینەکە گومانی کیانی بۆی نەوتەکار بە قاچاق بڕوانەوێ هەم خەڵک چاواشەکەن هەم بەغدا چاواشەکەن هەم مەلەفەکە تەخیر بێت لە ڕۆژێک کالانی کەم تەبان ئێستا
350,000 بەرمیلەوت دەردێن 350,000 بەرمیلەوت کە بە سافی غولانی کەم 45 تا 50 دلاری ئەمێنێتەوە ئەزانی لە ڕۆژێکا 350,000 50 دلاری چ داهاتێکە لەبەرەوە هەرێم هەر ڕۆژێک دوای خە قازانجەکە هەرم لەم بەیناچی زەرەت کردووە موچە نایە ئێ موچە نایە هاوڵاتی فێری بێ موچەیە هاوڵاتی ناڕازی نییە هاوڵاتی دەنگ بەرز ناکاتەوە هاوڵاتی فێرە لە ساڵێکا دە موچەی بنێ هەشتی بنێ نۆی بنێ نیو موچەی بنێ بەناوی خۆراگری و کوردایەتیەوە هاوڵاتی قسە ناکە هەتا هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش هاوڵاتیان بەگشتی و تەڵان بە حیزب و بە هەموویەوە بێدەنگ بن هەرێم خواخواتی یەک هەفتە دوای خازۆرە بن بێگومانم لەوەی کە هەرێم دەبێ هەموو نەوتەکە تەسلیم کە ئەوە بریارە ئەم بریارە ئەمریکاش ڕای لەسەرەوەی وڵاتانی ناوچەکەش ڕایان لەسەرەوەی بەغدا سوورە لەسەرەوە کە دەبێ بیکە ئەمری واقعیش پێمانەڵێ هەمووی بێت تەسلیمیکە ئەشیکا بەسکەی وەکوتم تا ڕۆژێک دوای خا هەموو ڕۆژێ 350,000 بەرمیل بەرمیل بە 50 دلاری تر پەلەی چییە هەفتەیەک دوایە خا دوو هەفتە مانگێک دوو مانگ ئەمە داهاتێکی زۆرە کۆ بێتەوە هەدەفەکەمێ هەرێم نایەوێ ئەم نەوتە تەسلیمکە بەس ئەم ناویستنە تا سەر ناڕوە تا مەرحەلەیەکە ڕوا بەڵام مەڵێ هەر باشە با دوایخ وەکووتمان زەردمەند هاوڵاتی ئەوانی گویان لێ نییە هاوڵاتی زەردمەند دەیاننا چونکە ئەوان وا تێگەیشتون کە شۆڕش بۆ موچە نەکراوە بەڵە بەڵێ قسەیان کرد لەو ڕۆژان دەستەکردەیەکی بەداخەوە ئەوە قسەی شۆڕشمان موچە ئەوانە قسەی خەڵقی سیاسی و ڕۆشنبیر و دنیادیدە نین هەموو میلەتێک شۆڕشەکە بۆ ژیان شۆڕشەکە بۆ ئەوەی کە بژی بە ئازادی بژی بە سەربەرزی بژی شۆڕش بۆیە ناکراوە لە برسا بمری شۆڕشەکەی دژی برسێتی کاک قابل ئەم میلەتە شۆڕشی کردو شەهید و قوربانی داوە بۆی کۆمەڵێک دەست ببێتە خاوەنی وڵاتەکە و ملیارات دۆلار بەرێ و ئەو وەکو کەڵەگاوا بێحساب بۆ خۆی نەکاو میلەتەکەش لە برسا بنورێ یعنی عەجەبەن لەکوێی دنیا شۆڕش بۆەوە کراوە میلەت ببێتە سوتەمەنی و کۆمەڵێکیش وەک بەرزەکی بانان بۆی دەرچن و بیخۆن و سەرەتی وڵاتەکە برچن شۆڕشمان بۆیە کردووە بۆی برسێتی نەمێنێ شۆڕشمان بۆیە کردووە کۆیلایەتی نەمێنێ شۆڕشمان بۆیە کردووە دز نەمێنێ گەندەڵ نەمێنێ ستەمکارێک نەمێنێ بێبە ستەمکارێککە جامە گەر هەست ستەمکار و چەوسانەوە بێ ستەمەکە کورد بیکە عارب بیکە تورک بیکە فارس بیکە فەرقی چییە بەعکسەوە ستەمی خزم و نزیک زۆر قورسترە لەوەی بێگانە و دوژمنێک ستەمت لێ بکە ئەو گومانی تیانە بۆی ئەم برادەرانە وا حاڵی بوون کە خەڵک موچەی ناوێ ژیانی ناوێت پێخوان کێشەیان نییە لە هەموو دنیا یەکەم هەنگاوی شۆڕش بۆ ژیان ومانە ینی ژیان ومانی ئەگەر موچە نەبێ و خواردن نەبێ و نان و ئاوە پێداویستەکانی نەبێ و خەڵکە چیەوێ هیچ خزمەت گوزارێک پەیوەندی کەرامەت و موچە چووکە پێش دەیانگوت موچەی بێ کەرامەت قیمەتی چییە باز ئێستا کەرامەت نشکاوە ئەگەر موچە دواکەوتوێ نێر کەسێک لە ناو ماڵ و خێزانی خۆی داوای لێ بکرێت توانی پێداویستەکانی خێزانەوەکاندنی کەرامەتی تاگنی کەرامەت وشەیەکی عەرەبیە زۆرمانە لە خۆیەگرێ بە کوردی کورد پێڵە شکۆ من نەزانم ئەم برادەرانە شکۆ بە چی تێگەیشتون شکۆی نەتەوەیەک بەوە تێگەیشتون کۆمەڵێک دەست ببێتە بەرپرس و بە سەلامەتی بژی و ئینکاری بکا و مل نەدا و سەرۆتەکە بەرێ بۆ خۆی و میلەتیش هەمووی لە برسا بمرێ ئەمە شکۆیە شکۆی میلەت بریتە لەوەی هەر هاوڵاتیەک بتوانێت پێداویستی ژیانی خۆی و مناڵەکانی دابینکە کێشەی کۆمەڵایەتی بۆ دروست نەبێت لەسەر نەبوونی پارە میلەتێک ئەگەر لە برسا مرد تر ئەم شکۆیەکی ئەمێنێ ئەگەر دۆڵەمەند و سەرمایەدارەکە بیچەوسێنێتەوە ئەم شکۆیەکی ئەمێنێ ینی بەڕاستی ئەمانە لەوە شاخراب حاڵی بوون تەنها بۆ خەڵەتاندون و چاوەشەکاریە بۆی میلەت ڕووی نەیە داوای پارە بکە داوای موچە بکە شکۆی نەماوە هەر میلەتێک نەتوانێت هەر تاکێک داوای مافی خۆی نەکا شکۆی نییە هەر کەسێک پارەی بخورێ و داوای نەکا هەر شکۆی نییە بێکەرامەتی ئەوەیە بێدەنگبی لە زوڵم وستەم بێکەرامەتی ئەوەیە بێدەنگبی لەو حەقەی کاخورێ هەر کەسێک بێدەنگ بێ لە پێشێلکردنی مافەکانی خەڵکێکی بێکەرامەت و بێشکۆیە ئیترانانەیە بەم خەڵکە خوا لێ بکەن نەکەی باسی نەکەی تۆ ئەگەر باسی بکەی کەرامەت نەماوە خەڵکێک بێکەرامەت کە داوای مافی خۆی ناکەکەک شکۆ ئەوەیە کە داوای مافی خۆ دەکەی زوڵم وستەم لە هیچ کەسێک قبوڵ ناکەی ئەڵێی بەس وەستە ستۆپ تەواو ئەمە ئەبێ میلەت داوای بکە ئەم برادەرانە بە دوای ئەم چاکسازیان ناگەڕێن هەردوو مەلەفەکە کێشەی تایە ڕۆژانە خەڵەتاندنی خەڵکە نەوتەکەیە کە کۆمپانیەکانن باشە کەوتم 2000 هەلیانە سەرن بەس داوانەیە دواکەوێ هەند هەفتەیە دو هەفتە سێ هەفتە نازانم بەس مویمە وردۆر دەدوایان خست دووەمیان داهاتی ناوخۆیە داهاتی ناوخۆ
ئەمان وتیان 120 میلیارە دەین بە 120 میلیارەکەش دیارە هەر نایان نافت دەستاڵیان 100 میلیاریشە دەین بەغداش داوای ئەوە ناکاڵێ داهاتەکە چەند بوو من نیوەی مەوێ لەسەر شێوەی داهاتەکەش کێشەیەکیان هەیە ئەم داهاتەش لە هەرێمی کوردستانە هێندەر ناڕوونە هێندەر ناڕوونە کورد دەڵێت تاخوا حەزەکە ناشەفاف و ناڕوونە بۆ لەبەرەوەی کە ئەم برادەرانە بە ناڕوونی هێناویانە نە پەرلەمان نەو حکوومەتەی کە نیمانە نەو پەرلەمانەی کە نیمانە نەوەی کە بوومان هیچی تا ئێستا نازانێت داهاتی ئەم هەرێمە چەندە داهاتی ئەم هەرێمە لە جێر دەستی دوو حیزبایە هی زۆنی سەوز ئەچێتەوە لای یەکێتی هی زۆنی زەردیش ئەچێتەوە لای پارتی باشترین بەڵگەش بەرپرسانی ئەم هەرێمە کە زۆر عیبە ئەم قسەیە بوو هەرلانی کەم لە مێدیاکانە نایانوتایە وڵا ئەم 120 میلیارە 48 میلیاری عاید یەکێتی نیشتیمانیە با 40 میلیارەکەی خۆی حاضر دووشی بەڵێ یەکێتی با 40 میلیارەکەی خۆی حاضرکە ئەگەر تۆ هەرێمی و ئەگەر حکوومەت و ئیدارەت هەیە و وەزیری داراییت هەیە و ئەگەر ئەم داراییە لە یەک شوێن کۆکرێتەوە شەفافی یعنی چی یەکێتی 40 میلیاری حاضر پارتیش 72 ئەیدا بۆ تا ئەو دقیقەڵێن نیمانە کە بەغا ناچاریانەکەکێتی 40 میلیارەکە خێراڵێ ئەم ڕۆیگەین بە بەغا و بەغاش 72 میلیارەکانێرێ هەولێر ببوورێ ئەنی معنای ئەوەیە یەکەم پارە هەیە دووەم پارەیە ناشەفافە کەس نازانێت لەکوێیە هەردوو ئیدارەیە هەر کەسە پارەی حزبی خۆی ئەیبا لە ژێرزەمینی تایبەتە دایانێن ئێمە کاکە ئێمە هیچمان نییە لەبەرەوە تۆ لە ڕاستیە پەرلەمانە نیتە ئەوە ساڵێکە دامەزراوە نییە کە کۆش نابێتەوە زۆر شەرمەزاریە گوێم لە کەناڵێکی دەسەڵاتە ئەڵێ پەرلەمانی کورد ڕێکەوتنی باش کرا لە بین یەکێتی و قسەی باش کرا لە کۆبوونەوەی نێوان یەکێتی و پارتی بۆ راو چارەسەری پەرلەمان و دانیشتنی پەرلەمان هەندێک خاڵ ماوە گفتوگوی لەسەر بکرێ کە هەر ئەو خاڵەشن لە یەکەم ڕۆژۆ لەسەری ڕێک ناکەون هەر لە جێگای خۆیەتی بەڵام بەڕێوبەری کارگێڕی نازان بەڕێوبەری کارگێڕی لە ناو بینای پەرلەمان وتێتی بینای پەرلەمان ئامادەکاری تاوامان کردەوە بۆ کۆبوونەوە ئەزانی وەکو چی وایە وەکو وایە کوڕێگە نێرێ بۆ خوازبێنی کچێک کە نایدەنێ بەڵام لە ماڵەوە ئەڵێ ماڵەوەمان پاک کردوتەوە بۆ میوان و شەکرا خواردنەوە تۆ داما و کچەکەت نادەنێ ماڵە چی پاک ئەڵێ پەرلەمان ئامادەیە بۆەوەی کۆبوونەوەی تیا بکرێت بۆچی هەمادێ تۆ ڕێک نەکەوتوی خاڵە جەوهەریەکانت ماوە شەڕە لەسەر یەک دوو پۆست شەڕە لەسەر ئیتر کوردستان تیاچێ هەرێمی نامێنێ سمعی نامێنێ فیدراڵیەکە نامێنێ میلەت برسیە بێ هەمووی بە قوربانی ئەو دوسێ پۆستە بێ ێ بابە خۆ ئێمە کاماڵێن ئەمە دڵسۆزیە بۆ ئەم نەتەوەی خۆمان کە خەڵک قوربانیدا ئەنفالیدا کیمیاباران کرا بۆی ببینە دەوڵەت و حکوومەت بۆ پێتان ناخۆشە کەواڵێن ئەی بۆ حکوومەتەکە دروست ناکەن بۆی خەڵک قسەتان پێنەڵێ پەرلەمانەکە کۆپ بنەوە با خەڵک گلەی نەکە حکوومەت دروستکە ناکرێ ئێمە چەند ساڵە بێ حکوومەت و بێ پەرلەمانین چەند مانگ نییە چەند ساڵە بێ حکوومەت و بێ پەرلەمانین باشە بۆ یەک وەزارەتی پێشمەرگە دروست ناکەن ئەمریکا پارەتانەداتە تەکلیفتان لێکە ئێستا گلەیی لێتان هەیە سبێنێک کە لێتان وەرگەڕا هەر جوابتان نایەتەوە هەزار نمونەی وامان دیوە ئێمە خۆمان لە هەرێمێک کاژین هەموو دنیا دوژمنمانە حەزەکەم بزانی هەموو وڵاتانی دراوسێ و دووریش ئەم فیدراالیە بە زۆر ئەزانن بۆ کورد لە ناو پلانی سیستەمی نوێ جیهانیا شتێکی تیانە ناوی دەوڵەتی کوردی بێ ئیتر تۆ بۆ دەست بەم فیدراالیەوە ناگری بە ئەمەشمان لە دەست نەچی کاکە لە ساڵی 1950 دوایەوەی لە عێراق کودەتا کرا ئیشتراکیەکان هاتن عەبدولکەریم قاسم هات بە پشتیوانی یەکێتی سۆڤێت سیستمی پاشایەتی گۆڕا پێشەوەی لە وڵاتانی عەرەبی تەبەن مەلیک فاروق نەماجا جەمال عەبدولناسر لە میسر شۆڕشی کرد لە سووریا دواتر کرا دواتریشی عێراق کرا میسر و سووریایەکیان گر یەکێتییان دروست کرد ئیسرائیل تینی بۆ هات غەرب دەسەڵاتی کەم بۆ نفوزی ئینگلیز لە ناوچەکە نەما یەکێتی سۆڤێت و لایەنگرانی خەریکە لە هەموو وڵاتەکان دێنە سەرکار مەترسیەکی گەورەیان بۆ دروست بوو وتیان کاکە گیانکێشەی کوردیش هەلەکەین کوردەکان ڕازیەکەین شتێکی سیستمێکیان بۆ دروستەکەین فیدراالی بێ دەوڵەت بێ ئەمار قسە و باس بە پشتیوانی یەکێتی سۆڤێت بۆ ئەوانیش دۆستی ئێمە بن بۆ ئەوەی کە نفوزی ئەمریکی هەیە نییە لە دوو وڵات ماوە ئێران و تورکیا بەقوەتن شایە سەر بە ئینگلیز بوو تەمان بەڵێ ئینگلیزی ئەو کاتە دەسەڵاتی زیاتر بوو دواتر ئەمریکاش وردەوردە دەسەڵاتی پیا کرد تورکیاش بە هەمان شێوە سەفیری بەریتانیا لە تورکیا نامەیەکی ڕسمیە نووسێڵە داواکەین لە دەوڵەتی ئینگلیز تەبان شانشینی یەکگرتو مەملەکەی متحیدە کە هەوڵ بدەین بە ئێران و تورکیا کار دوکیان سەر بە ئینگلیز بوونەوە کاتە سەردەمیشا بوو
کوردستان داگیر بکەن کوردستانی عراق بەشیکەن لە بینی خۆیانە نەبەڵکو کوردەکان ببنە دەوڵەت یعنی ئامادەن ئێمە بەشکەن دا بەشمانکەن هەموو شتێکەکەن بەس نەبینە دەوڵەت ئەمە لە ئینگلیزەوە کە بەشی کردوینەوە هەڵوێستی ئەمریکایە لە فیدراڵیەکە دیار بووە وڵاتانی دراوسێشە قابل لە حەزکەن تۆ ببێ دەوڵەت بەڵام دەسەڵات دەرەنهێنیش بۆ خۆیان لە ناویان نەبردووە نەکردووە ڕاستە بڵێن لە هەوڵ هەیە بۆ بەس کێشەکە لە ناوخۆدانە هەموو بەرپرسانی سیاسی ئەم هەرێمە هەمویان چوە هەمویان خوێنەوار نین بەس بەشێکی باشیان لە ناو ڕووداوەکانە ژیا و نەزانن کە دەوڵەتانی دنیا نایاڵن تۆ ببی بە دەوڵەت ناشبی لە قەیران ناژین بۆ نایە کێشەکانی ناوخۆ حەلکەی بە زووی حکوومەتێک دامەزرێنی و پەرلەمانەکەت کاراکەی و کێشەی خەڵک حەلکەی ئەم فیدراڵی هەیە نێڵ ئێمەش لە دەست بچێ لەگەڵ بەغدا پێک بێ عێراقێکە عێراق خۆمان اختیارمان کردووە عێراق ئەم فیدراڵی لەگەڵ عێراقی تازایە بژین دوای نەمانی سەدام دەسەڵاتی باشە هەبوو لە بەغا وردەوردە لە دەستی مەدە لە جیاتی ئەوەی نەوت و پارە بدزی و کۆمەڵێک خزم و کەس و کار و عەقرەبە دەوڵەمەندکەی و پۆستی بدرێتێ وەرە میلەتەکە تێرکە و میلەت ئاشکەرەوە ئەمانە ئەمەشتی ڕاستە تۆر بە داهاتی ناوخۆ ئێستا گەربیانەوێ ناتوانن بەدانەوتی خاچاق بێ داهاتی ناوخۆ بێ ینی موچێک نێستم سەیرم کرد ساڵی ڕابردوو 399 ملیاریاندا بە بەغدا ئەم ساڵیش تا ئێستا 390 ینی بە هەردووکی 720 ملیار دراوە یانی هەر لە کاتێکە موچەی بڵێن داهاتی مانگانە نزیکەی 400 ملیارە داهاتی مانگانە ئەوە لەکوێ ناکرێ موچەی لێ بدەن لەبڕۆ زەرورتر هەیە لە ناوخۆ لە نەوت من دوو ڕوونکردنەوە بدەم یەکێمیان ئەگە هەرێمی کوردستان بیەوە خۆی توانێ موچە بدە بۆ نمونە لیژناوە بەشەکەی بەغدا و هەرێم بۆ داهاتی ناوخۆ ئەڵێ دەرکەوت داهاتی ناوخۆ مانگی 350 ملیارە بەڵێ ئەوە ساڵی ڕابردوو بە تێگرا 391 ملیار بوو ساڵی ڕابردوو مانگی 350 ملیار مانگانە داهاتی ناوخۆیە ئی هەرێم معلومی 650,000 بەرمیل نەوتە ڕوا با بڵێن 250 لەوە 350 بە بەکارهێنانی ناوخۆ چکۆش هەموو فرۆشێتەوە خۆ بەخێر نایەن بە خەڵک بە داهاتی ناوخۆوە 400,000 ڕۆیشتووە بەس ئێستا 350,000 ڕوا 350,000 ئەگەر 50 دۆلاریشی بمێنێتەوە 45شی بمێنێتەوە 40شی بمێنێتەوە ڕۆژی 350,000 40 دۆلاری زائیدەن مانگی 350 ملیار داهاتی ناوخۆ ئێوە موچەی پێ درێ کاک بە زەمانە نایانەوێ بیدەن ئەم پارەیە کەس نازانێ بۆ کوێچ لەبەرەوە گەهرێم بیدا موچە هەیە دوو ئەوەی بۆ بەغایە نێرن بەغا زۆر دەمێکە هەرێم هەر هیچ نانێرێ یا ئاوە کەمکەمەی نێرێ و موچانێرێ ئەم کێشەیە لەگەڵ بەغدا تقریبەن زیاد لە 10 ساڵە هەمانە 10 ساڵ بەر لە ئێستا بەغداوتی مادامیەوە نەوتە فرۆشن من موچە نانێرم بەڵام بەغدا هەموو جارە ناردوێتی ئەمان شتێکی کەمیان ناردۆ ئەو موچەکەی هەر ناردۆ خۆ ئەو موچانەی کە تا ئێستا موچەخۆر لە هەرێمی کوردستان وەریگرتووە حکومەتی هەرێمی کوردستان نەیداوە جاری وایە بەرپرسێک با بڵێن یەکێک لە پیاوەکانی دیوەخان لە کەناڵێکە قسا کاکە هەرێمی کوردستان ساڵی پاردە موچەیدا و پێراری 11 موچەیدا کاکە دەیەکەی پاریش و 11ەکەی پێراری هەر بەغا ناردوێتی نیسبەتێکی کەم تۆ داوتە زۆرینەکەی بەغا ناردوێت خۆی پار 399 ملیار کە ناگاتەنی تریلیۆن دایان بە بەغدا زیاتر لەرە تریلیۆنی نارد قوربان هەموو هەرێمیش باش دەزانێ ئەوەی لە سیاست ئیشکاواگاداریش بێزانێ کە هەموو ئەم پارانە بەغدا ناردوێتی زۆر کەمێکی پارەی هەرێم خۆیەتی بەڵام بەغا جارانەی نار پێیوا بوو هاوپەیمانن لەگەڵ کوردەکان و بەتایبەتی حکوومەتی عراقی کە ئێستا شیعە ئیدارەیەەکە حەزیەکرد لەگەڵ کورداوە پەیمان بێ لە ترسیەوەی پێگەکەی بمێنێ دەسەڵاتی بمێنێ سبەی وەزعەکەی لێ تێک نەچێت چونکە ئەوانی معلومە حاڵ و دۆخیان زۆر باش نییە فشارێکی زۆریان لەسەر و لە شوێنەکانی خۆیانە ترسن لەبەرەوە کوردیان بەدەستی خۆیانە زانی هەموو جارێ بە تەلەفۆن و تەکلیفێک لە بەغدا و تەکلیفێک لە ئێران و تەکلیفێک لە ئەمریکەکان موچەکە جێبەجێ و ئێستا بارودۆخەکە گۆڕاوە نە ئێران هاوکاریمانەکە و نە ئەمریکیەکان تەکلیفمان بۆ لە بەغاکەن بەبێنەوە بینێریون چکەمریکەکان دەمێکە دەڵێن ئەمریکا لەسەر خەتە و ئەمریکا لەسەر خەتە لە کۆبوونەوەکەش بەشدار بوون ئەڵێ بانەوت لە ڕێگای سۆمەوە بڕوە ئێرانیش نەماوە کورد بە سیاسەتی هەڵەی خۆی ئەو دۆستانەی لە دەست داوە نەیتوانی ئەو دۆستایەتێ بێڵێتەوە دۆستایەتەکەی لەگەڵ بەغدا شتێک داوە بە تایبەتی لە جەنگی ئێران ئیسرائیلە عەرەبی شیعە کە ئێستا دەسەڵاتدارن لە عێراقا پێیان وایە کوردەکان دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستان تێوەگلاوە لە پیلانێک دژی ئێران لە پیلانێک دژی عێراق و ئەم پیلانە بە هاوکاری وڵاتانی ناوچەکە کوردیشی تایە بۆی ئەم دەسەڵاتی بەغا گۆڕانی بەسەرا خوێندنەوەیان هەیە بەڵاو خوێندنەوەیان هەیە وڵێ بەڵگەمان هەیە و بە دروست بەڵێ بە بەڵگەی بۆ چۆن ئەڵێ سەلمێنراو
کە ئەم برادرانە تێوەگلاون کە تێوەگلاون ئێمە تا دوێنێ هاوپەیمانی ئێمە بوون بەبێ پارەش نەوتمان بۆ نەعافون بەبێ تەسلیمکردنی نەوت پارەمانە نات بەڵام ئێستا کە ئێوە ئەمانەوێ لەسەر خۆتان لەسەر دارێکن قەدەکەیە بڕنەوە لەبەرەوە ئێمە ئەو پارەیە نانێرین ئەو سەردەمە گوزەشت ڕۆی بە بەلاش باش نەوت دێنن پارەتانە دێنین نایهێنن دکتۆر بۆ نەوتی هەرێم بۆچی ئەوەندە بەرژەوەنی دروستبووی بەڕێزت باس کەستە کۆمپانیا نەوتیەکان ئەپیکور هەشت کۆمپانیای دەرەکین قسەیان هەیە ئەو دەسەڵاتدارانی هەرێم بەرژەوەندیان هەیە پاڵاوگە حیزبیەکان بەرژەوەندیان هەیە تورکیا بەرژەوەندی هەیە کار و ڕۆژنەفت کە بۆریان بەرەسەوە بەرژەوەندیان هەیە ئەو هەموو بەرژەوەندی و ئەوە چارەسەرەکە یاخود دەگەت تەسلیمی یەکەم ئەو هەموو کۆمپانیا ئەو هەموو بەرژەوەندیە بۆ کۆمەڵێک خەڵک بەڵام هیچی وە میلەت نییە بەرژەوەندی میلەت لێرەداون لەم نەوتە بەس قەرزار بووە بەس تووشی بێموچەی بووە لەسەر بەغا بواە بە شەقیش وایە بوو بەغا بینێرێ بەس کە تۆ نەوتت هەیە ناینێری خۆ دەڵێ من حکوومەتی خۆمم هەیە و پەرلەمانم هەیە و من هەرێمی فیدرال موابووری سەر بەخۆم هەیە بێ بیدەی ئەجا پاشانی بۆ معلوماتت ئەو نەوتە هەمووی لای کۆمپانیەکانی ئەپیکۆر نییە لەوە گروپە بۆ 200,000 لای ئەپیکوربان نەوتی خۆرمەڵا 100,000 ڕۆژی 110,000 بەرمیل ئەوە هیچی لەوێ نییە ئەمە بەڵێ بۆ تەسلیمی بەغای ناکەن ئەوان 200,000یان هەیە بەس لە خورمەڵە 100 هەیە ئەمە 300 داهاتی نەوت زۆرە بەس وەکوتم بۆ میلەت نییە تورکیا لێخوا کۆمەڵی کۆمپانیا لێخۆن حزبەکانی دەسەڵات بە ئاشکرا ئەیبەن پاڵاوگەکان ئەیبەن بەس ئەوەی تیا زەرمەند بۆ میلەتە کە تەنانەت موچەکەشی وەرناگرێ بەڕاستی ینی بۆ بە بەڵایەک بۆ میلەت بەس کاکتور من گوێم لە فاتسین موتی و چارەسەری ئەو لێ تێکەشتێک کە کردویانە تا ئێستا بڵێن بە تەواویش جێبەجێ نەکراوە بەس دەڵێ کاتیە تا کۆتایی ئەم ساڵە یعنی تا ئێستا جێبەجێ نەکراوە یعنی ئەگەر ڕێکەوتنەکەش بکرێ جێبەجێ بکرد جۆرێک لە پینە و پەڕۆ ینی شتێکی درێژخایەن و استراتیژی نییە ڕێکەوتنی کە کراوە بۆ نا ئەو ڕێکەوتنی کە کراوە هیچ بۆ ئەم ساڵە ئەگەر سەریش بگرێ باشە حکوومەتی عراقی هەنگاو بە هەنگاو دێتە پێشەوە خۆەوەی واقعەکە بینین بەڵێ مەسەلەن سەردەمانێک بە عراق بە 50,000 بەرمیل رازی بوو ئەوەی تر هەرێم بە بۆریەی فرۆشت بەس 50,000مان بڵێن سەردەمی عادل عەبدولمەهدیش و سەردەمی حەیدەر عەبادیش هەرێم هیچی تەسلیم نەکرد بەڵام وردە وردە هەرێم نیوەی خاکی کوردستانی لە ڕیفراندۆم لە دەستدا هەرێم ناردنە دەرەوەی نەوتی لە دەستدا بۆری داخرا کاتی 16 ئۆکتۆبر 300,000 نوتیشان لە کەرکووک لە دەست 300,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەمووی لە دەست ڕایان کرد هەرێم ئێستا بەغدا داوای هەموو نەوتەکەی لەکە بەغا داوای داهاتی ناوخۆی لەکە بەغاش ستێ با ستێب ئینگلیزەڵی هەنگاو بە هەنگاو دێتە پێشەوە ئەمڕۆ بەغا بە 280,000 بەرمیل رازیە ئەم رازی بوونە 3 مانگ و 6 مانگەخایەنێ لە ساڵی ئایندە هەموویەوێ دوجر بەغدا بە پێی دەستور داوای سنوورەکانی شەکا بۆ ناهێڵە تەنکەرێکیش بڕەوە داهاتوو بینی ئەم برادرانەوە خۆیان لاواز کردوە بەغدا هەنگاو بە هەنگاو خۆی قایمترەکە دەسەڵاتەکانی زیاترەکە دەسەڵاتەکانی هەرێم کەم دەبنەوە وای لێدێ دەست بە هەموو نەوتەکەگرێ حتمما دکتۆر فوادیش نێڵێ بەغدا بەم ڕێکەوتنە رازی نییە بۆ ساڵێکی ئەگەر بەغدا بەهێزتر بێ باشە حتمما رازی نییە و داوای زیاترە بەس خۆ دەسەڵاتدارانیش چاوەڕێ ئێوەن دۆخی عێراق تێک ئەگەر وەزی عێراقیش تێک چوو لە ئێمە لە ناوچەیەکە ژین زۆر گەرم و گوڕە ڕووداوەکان و ئەگەری گۆڕانکاری کە ئەگەر گۆڕانکاریش لە عێراقا بوو ڕاستە بەغدا ناتوانێت فشار لە هەرێم کە هەرێم لەو دەفرۆشێت بەس ئەو کاتە موچە نایە کەگەر بەغدا پارەی نەناروەزی تێکچوو پارە نانێرێ کە پارەی نەنار ئەم برادرانە فێرن لە نەوت موچە نادەن دوجار میلەت لە هەردوو لای هەر زەرمەند دەبێ ڕاست ئەوان نەوتی خۆیانە فرۆشن بەڵام میلەت زەرمەند دەبێت توی کەوەزی عراق تێک چوو بەغا پارە نانێرێ و کە نەشینار ئەمان چۆن دابینیەک ئەنجا ئەو گۆڕانکاری کە لە عێراقا دێ گۆڕانکاری بەڕێوێ گۆڕانکاری بەڕێوەیە بەس ئایا ئەم گۆڕانکاری لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەگەر بکرێ بە بۆ چوونی من نەخێت عەرەبێکی فاشست بێ قەومیەک دێ بە پشتیوانی وڵاتانی دراوسێ و عەرەبی و ئەمریکا و هەموو ئەمانە هێزی هەبێ و قووەتی هەبێ و کەسایەتێک بێ من بە دووری نازانم هەر دەستورەکەش هەڵەشێنێتەوە ئیلغای بکە و بڵێ دەستورێکی نوێ بۆ عێراق نووسی و بە هیچ شێوەیەک ئێستا ئەگەر حکوومەتی ئێستای عێراق لاوازە و لە زۆر لایەن پێک هاتووە و زۆر ئایانەوێ دۆستایەتی کورد بکەن زۆرش دەکەن ئەگەر کەسێکی بەهێز حکمی عێراق بکە و مەرکەزێتی تیا دروست بێتەوە باوەڕ کە ڕێگە نادەن بەم دەسەڵاتی هەرێمی کوردستان هەیەی
و من مەترسیەوەمە ئەسبێنێ دەستوریش بگۆڕن هەرنێ لەو دەستورەش بمێنێ لەبەرەوە پێم وایە بێ ئەم برادرانە ئەوانەی کە دڵخۆشن بەوەی گۆڕانکاری لە عێراقا لە بەرژەوەندی کوردستانە بەوە دڵخۆش نەبن چونکە ئەوە لە بەرژەوەندی کوردستانیەوە ئەوە لە بەرژەوەندی کوردستانە ئەم برادرانە بێن خەڵک ئاشکەنەوە بێن حکوومەت و پەرلەمان دروستکەن واز لە کورسی و پۆست بێنن لەسەر کوڕێک و برازایەک و ئامۆزایەک نەیکەن بە شەڕ کاکە گیان بۆ ئەم پۆستانە ئللا بێ یا زاوا بێ یا ئامۆزا بێ یا برازا بێ یا کوڕ بێ ئەی باشە میلەتامووی کوڕیەوە نییە بۆ کۆمەڵی خەڵقی تەکنۆکرات نایەن نەپێشەوە بۆ حکوومەتێکی تەکنۆکرات دروست ناکەن لە خەڵقی بەتوانا و ئەکادیمی و خۆشتان سەرپەرشتی بکەن براوە بوون و ئێوەش خەڵکە تەکنۆکراتەکە بێنن کە خۆتان براون ئەی بۆ بخەمیە میلەتە ناخۆن پێشەوەی هەمومان لەدەست دەرچێت کە لە دەست دەرچوو ئێمە هەموو لە کەشتێکین کەشتێکە کە کونی تێبوو وردەوردە غەرق بوو هەمووی غەرقە بێ با ئەوەی سوکانەکەشی بەدەستەوە بێ خۆ بۆکوێت یعنی ئەوش ڕێگای دەرچوونی نییە لە بەرەم برادرانە بێ خەمی خۆیان بخۆن پێشەوەی هەرێمەکەمان لە دەست دەرچێت بێن چاکسازی بکەن لە ناو هەرێمی کوردستانە بەڵام بەڕاستی زۆر لێی بێخەمن بە بەڵگەی ئەوەی سیاسەتمەدارەکانی هەرێمی کوردستان دەسەڵاتدارەکانی ئەو دوو حیزبە لە جیاتی ئەوەی هەر ڕۆژێک بە دوای چارەسەری کێشەکەەوە بن لە بەغدا و واشنگتن و ئەنقەرە و تاران بەردەوام لە جەولایە بن چۆن چارەسەری ئەم کێشاناکەن کێشەی موچەی خەڵک کێشەی ناوچەکە کێشەی فیدراالیەکەمان کێشەکانی تری مەترسیەکانی ڕووی ناوچەکەیە لە ژوورەوە دانیشتون کەس لەو ژوورە نایەتە دەرەوە خەریکن ئەندامانی حیزب ببین و ناوچە و لە قومەڵبەند کۆمیتە و ڕێکخراوەشە دەبینن بۆچی شاندی باڵاش ناچێتە بەغداوە قوبات تاڵەبانی بڵێ مەسروو بازانانی ماوە بەسەر بۆچی خوان ناڕۆ شاندی دەسەڵات و ئەوە دەنێ کە بە حیزبەکەی خۆیان بکوێتە مەترسیەوە یا جاری وا بۆ شەڕ بە لەسەرەوەی کاندیدێک پۆستێکی گەورە وەرگرێ لە بەغا هەموو سەرانی ئەم حیزبە خێراخێرا چوونە بەغا و هاتوونەوە بەڵکەوە پۆستە بۆ ئەوان بێ و لەگەڵ لایەنەکان دانیشتون و لەگەڵ ئەمریکیەکان و لەگەڵ ئێرانیەکان و تێتیبی بێمە و تێتیبی دەبێمە ئەی بۆ موچەی 6 ملیۆن کورد لەم هەرێماژی بێموچە و بێنان و بێمەعاش بۆ کەس خەمیەوانە ناخ ئەمانە بەس خەمی میلەتەکان نییە ئەبوو ئێستا دانەنیشن بۆ ئەمە کێشەی هەموو 6 ملیۆن کوردەکەی بەزەمە تەمان ئەمان استراتیجێکیانەیە ئەڵێن با خەڵکەکە برسی بێ بێزار بێ بێتاقەت بێ نەچێ بۆ دەنگدان کە بێزار بوو برسی بوو تەواو وەزعەکەی بەرچاوکەوە کوراڵی هەڵبژاردنی چی حکوومەتی چی سند و تەلاقی بۆ خوا لە دەنگ نادەن ئێمان ئێوان پێ باشە کادر و ئەندام و لایەنگری خۆیان ئەچن ئەو کاتە ڕێژەکەی خۆیان زۆرە لە 4 ملیۆن دەنگ دەرهەیە لە هەرێمە بە 9 ملیۆنی بچێ 9 ملیۆنەکە کادری خۆیانە توانە ناتوانن نەچن لە ئێستاوە ناویان نووسیون و هەر بەرپرسی هەریەکەیەک و هەر کۆمیتەیەک و هەر ناوچەیەک کاکەجان چەند ئەندامان هەیە و چەند دەنگ دەرتانەوە هەویەکانیان لێوەرگرن و سیساخیکەن و بیهێن و پەیتا شەو ڕۆژ کۆبوونەوە و پارەی باشیان بۆ تەرخان کراوە و ئەندامانی حیزبی خۆیان نەچن ئایان بن ئیتر بەخۆشی بێ بە زۆر بێ بە هەر تاریقەیەک بێ خەڵقە زۆری نەکەش کە 3 ملیۆن و نیو دەنگ دەرەکەیە کە بێزارە و ناڕازیە دوا بەش بۆ بەسەر ئۆپۆزیسیۆن و بەسەر خەڵقی ماڵ و بەسەرەوەی کە هەر حیزبایەتی و سیاسەتی بەرچاوکەوتەوەی کە کوردستانیشی بەرچاوکەوتووە زۆری نەکەیەتی ناچێ ئیترانی سفادە لەواکە ئەو بەشی ئەوەش پارە هەیە بیدەن بەو ئەندام و لایەنگرانەی خۆیان پارێکی خاڵیان تەخسیس کردو بۆ حملەیە و ئەم پارەی نەوتەکە نایدەن بە میلەت دەیدەن بە پشتانە بەڵام بەڕاستی ئەو بۆ چوونێکی هەڵەیە هیچ دەسەڵاتدارێک بەو بابەتە نەماوەتەوە بە خەڵککڕین یا بە زوڵ مستەم یا بە خۆسەپاندن ئەوەی کە ماوەتەوە بە عەدل و بە دادپەروەری و بە ئاشکردنەوەی خەڵکو و بە چارەسەرکردنی کێشەی خەڵکو و بە خزمەتگوزاریەکان تەمەنی درێژ بۆ مێژوو وامان پێڵێ بەس دیارە ئەمانە یا مێژوو ناخوێنەوە یا لێ حاڵی نەبوون یار خۆ غەزەبی لێگرت لاوانەیە هەمویان بێ باشە پێنج خولەکێکمان ماوە بەس سەبارەت بۆی کە گوتارێکیان هەیە بەرامبەر بەغدا شۆڤینیە و زوڵمان لێ دەکاو یا خود وتاری کوردایەتی بەدەستا ئەمڕۆ دەبینیمان کۆمیسیۆنە هەڵبژاردنەکانی عێراق 11 کاندیدی پارتی یەکێتی دوورخستۆتەوە بە تۆمەتیەوەی کە بەعسی بوون یاسای داد و لێپرسینەوە گرتویانەتەوە ئەمە لەکوێ وتارە لەکوێ و کاندیدکردنی کۆنە بەعسیوانە لەکوێ ئەوانە هەمووی بۆ خەڵەتاندنی خەڵکە بەغدا شۆڤێنی ئێمەشمان بە بەغا چییە خۆ بەغدا نەیگوتۆ وەرە کاکە گیان ئەبێ ئیلا تۆ بێ لە بەغا لە خزمەت مەدانیش بەغا نەیوتۆ ئیلا وەرە تۆ بێ نەوت بێنی تۆ خۆ چوێڵی پارەم بەرێ موچەم بەرێ معاشم بەرێ ویژەڵێک کە تۆ ئەوە دەوێ منی ئەومە فەرمو تۆ ئەگە ڕاستەکەی کوردایەتیەکەی ئیش چێ بە بەغای شۆڤێنیەتی لێ پارڕێەوە کاکە موچەم بۆ بنێرە عیب ناکەی تۆم هەرێمە ئەم هەموونەوە تەدەرێنی ئەم هەموو غازە ئەم هەموو واریداتە بۆ خۆت موچەکە نادەی بۆ کوردووا لێ کردووە ناچار بێ بەڕاستی شەرمەزاریشە کە مەسئولینی عراقی لەم کەناڵانە باسەکەن
وەڵام میلەت برا کوردەکانمان قورب بەسەرە و داماوە فەقیرە معاشیاوە نەگرتووە ئەنکەنەوە هەمووی ئێمە سوالکەرین و بەزیان پێمانایەت بۆ میلەتانوا لێ کردو ئەوە ئێمە جێی بەزەیی بین لای ئەوان بابە ئەمار بەس کوردایەتیان نەهێشت بەخوا هەموو کوردایەتیان فرۆشتەوە بە پارە هەموو کوردستانیان پارەیان لە کوردستان لا مهمترە ئەوە قسەیتیان نییە دوو ئەگەر کوردایەتیەکەن بۆ سەرانی بەعس ئێستاش لە هەرێمی کوردستانەژین کاک عیب نییە شیعە داوای بەعسی لە ئێمە بکاتەوە زاوای سەدام وتی بە پرسێکی باڵای هەرێم پاسەپۆرتی بۆ دەرکردەوە بۆ زاوای سەدام دەیان و سەدانیاوە عیب نییە تۆ بەعزان فالوکی میابارانی کردووی لە جاتی تۆ بە شیعەکان بڵێ بەعسیەکانمان بنێ ئەوان بڵێن کاکە ئەرەوە بەعسیانەمان تەسلیم کەرەوە زۆر عیب و شەرمەزاریە پاشان ئەمانە کەی مەبەستیانە دەبوو من نمونەیەک دێنمەوە کەسێکی وەکو عەجاج کە تازە گیراوە باشە معقولە دوای 35 ساڵ تۆ بە دوایە نەچی بڵێ ئەرێ ئەم پیاوە کە خەڵقی کوردی قەتڵ و عام و جینۆساید کردووە ئەمە ناوەکەیەتی با بگەڕێین بزانین لەکوێ بە بەسیترین دەستگای زانیاری و پاراستن ئەتوانی ئەم نەفەرە بدۆزنەوە بە پارەیەکی کەم بۆیان تەخسیس کردایە هەر عەرەبی تکریتی بۆیان هێناناوت ئەمێ ئەی بۆیەکی لەسەر مەلەفی ئەندامانی هەموو حیزبێک مەسەلەن چۆ دەستگاکانی پاراستن هەچی مەلەفاتیانە لەسەر حیزبەکانی کوردستانە زۆرە زانیاری لەسەر حیزبەکانی کوردستانە لەسەر یەکەیەکی ئەندامێکی فایلێکی ئەوەندە پڕ کردوێتەوە ئەی بۆ نایە لەسەر دژمنانی کوردەوە فایلە پڕکەوە ئەو هەموو پارەی بۆ لەوە سەرفەکە لە جیاتیەوە جاسوسیەکەین بەسەریەکەوە بۆ خەمی میلەتەکە ناخۆی بۆ نەچوی بگەڕێ بڵێ ئەم عەجاجە لەکوێ باش بۆ خۆی کێشەیەکی کۆمەڵایەتی بۆ دروستوتیانە وەرامە کوردکوژەکەیە ملازم محسینێک لێرە لەو ئەمنەیە ملازمێکی بەسیط ملازمی دووەم یان یەک نەجمە لێرە ئەم هەموو خەڵکەی کوشت و قەتڵ و عام کرد هەتا ئێستا نازان لەکوێیەکیان نەچوو بە دوایە پارەی بۆ تەخسیسکا و دەستگاکانیان لە جیاتی ئەوەی مراقبەی ئەوەندە ناوخۆمانەکەن چند مراقبەی ئەوانە بکەن بیدۆزنەوە بیهێنن بیگەن بە سزای بگەن ئێستا نازان لەکوێ بۆ لەبەرەوەی مەبەستیان نەبوو ئەجینا خوان شتێکیان مەبەست بێ ئەچن نەفەرێکە فڕێنن لە ئەوروپاشی هێنەوە لەبەرەوە ئەمە ئەوەندەیکە ئەوەندەی حیزبایەتیەکەن ئەوەندەی بەرگری لە خودی خۆیان و بنەماڵەیەکەکەن بەڕاستی کوردایەتی ناکەن هەر بۆ بە خەڵکی دەفرۆشن و خەڵکی کە دەوێن ئێستا تۆ دەڵی ڕێکەوتن کە چەند جار تۆمەتیان بۆ لەسەرەوەی کە تۆ هیچ بەرژەوەنێک نیە بۆ نم لەداکۆکی لە موچە خۆران دەکەی دەیت بۆ بەرنامە دەیان تەشیر و تۆمەتەوانە خەڵکی کوردستان و شارە و پاشتێگە زۆرینەی خەڵکی کوردستان کە باوەڕی بە کوردایەتی نەماوە لەسەر درۆ دەلەسێ ئەم دەسەڵاتی خۆ خەڵکی کوردستان هەر کووردە ئێستاش کە تەحملی و قوربانیەکە لەبەر کوردایەتیت یەڵێ حکوومەتی خۆمانە هەرێمی خۆمانە با عەرەبێک حکمی بکردا بدانە بە شەو ڕۆژێک بە چەپڵە دەریان نیە کرد بەزەمان هەر لەخۆیان بایە ناڵێن میلەتەکە خاترمان نەگرێت کاکە ئەم میلەتە قوربانی زۆری داوە ئێستاش ئەوەی قوربانیەکە ئەدا میلەتە بەس ئەوانن چارەسەرەکە چی ئێستا چارەسەرەکە بە چوونی من ئەمان موچەکە بێت بڵێ چارەسەرەکەمان دەبێت لەگەڵ عێراق پێک بێن ئەمە دەستورە بە پێی دەستور دەبێت ڕێککەون لەگەڵ بەغدا ئەبێ ئەم داهاتە تەسلیم کرد ئەمە ڕای ئەمریکیەکانیشە کە ئەمان ناتوان لێ دەرچن ئەمە ڕای وڵاتانی دەوروبەر و دراوسێشمانە لەگەڵ عێراقا پێک بێن ئێمە عێراقین تا ئێستاش بە ناچاری بێ بە خۆشی بێ بە ڕسمی بێ بە اختیاری بێ بە هەرچی بێ عێراقین دەستوری جوانمان پێڵێ پێک بێن ئەمە لە بەرژەوەندی خۆیان و خەڵکی کوردستانە با موچەی خەڵک بێ نەوتیش تەسلیم کەن داهاتیش بێ ئەگەر هەموو ئەوانان تەسلیم کردو عێراق نەینات بۆ رێنەوتەکە لە کوردستانە قفڵەکەی لە کوردستان ناتوانن بیگرنەوە ئەنجا قسانە بێ لە ناو میلەتە لە کۆمەلگای نێودەوڵەتی لە بەردەمی ئەمریکیەکان ئێمە نەوتیشمان تەسلیم کراوان موچان نەنات خاڵێککە گرنگتر لەوە بێن لە ناو کوردستانە زوو پەرلەمان دانیشیە حکوومەتەکە دروستکەن واز لەم شەڕی پۆست و پۆستەکاریە بێنن بڕیارێک بدەن بەوەی کە چ بدەستکەن بە خزمەتکردنی خەڵک و چارەسەرکردنی کێشەکانی خەڵک ڕۆژ بە ڕۆژباری قورسترە بێ بازار وەستاوە کاکە قورسە خەڵک موچەی نییە پارەی کارەباکەی بۆتە دوقات و سێقات کارەبایان بۆ کردوین پرۆژێ ڕووناکی شتێکی باشە خەڵک 24 ساعت کارەبای هەبێ مافی خۆیەتی لە هەموو دنیاوە بەڵام ئێستا مەسەلەن لەو شوێنانەی کە کارەباکە زۆرە بڕێم ڕە هەواڵێکم بیست مۆلیدەکان بکەونەوە گەڕ تۆ مۆلیدەکانە خەیتەوە گەر خەڵک پارەی مۆلیدەش با و کارەباکەش لەسەر گران کرد خۆ جارانی هەروە بوو بەس جاران پارەی کارەبا کەمەدا ئێستا یانەوێ جارێکتر مۆلیدەکان بگەڕێنەوە و پارەی کارەباکەشیان گران کرد یعنی ئەمانە بە هەموو شێوەیەک بوونە بارقورسێک بۆسەر میلەت هیوادارم ئاورێک لە خۆیان بدەنەوە پێشەوەی هەموو دەسەڵاتەکان لەدەست دەرچێ پێشەوەی بەڕاستی ئێستا بەرەو هەڵدێرە ڕۆن بتوانن لەگەڵ میلەتا خۆیان ئاشکەنەوە بەدەم کێشەکانی خەڵکۆ بچن کە من پێم وایە بە ناچاری ئەم کێشانە چارەسەر دەبن دوجار و چەش دێ نەوتەکەشیان لێسەنن سپاس دەکەین دکتۆر دارا محەممەد ئەمین مادومان سپاسیان بەدەبوون سپاس بە ببینەرانی بەڕای سپاس باوکارانم خواتان لەگەڵ